ئێمە بۆ ماوەی 2 مانگە بێ هەڵی نەشتەرکەری داخراوە بەهۆی نەبوونی پزیشکی پسپۆڕی سڕکردنەوە کە پزیشکێک لە کەلار خانشین بوو میلاکاتیش بەگشتی بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان میلاکاتی سڕکردن کەمە بۆیە ئەمەی ئێرە وەکو نەیانتوانی تەختێ بکەن داوامی ئێرە ڕاگیرە چکە پێشتریش داوامەکە کەم بوو یعنی ئێمە وەکو میلاکاتی تایبەت بە کفری نەبووە یەک ڕۆژ یا 2 ڕۆژ لە هەفتەیەکە ئێمە عملیاتمانە کرد ئەو کاتێش لەبەرەوەی ئەو کەسەی خانشین بۆ لەوێ میلاکات لەوێکەمە و داوامەکەی 3 نەخۆشخانی تر هەیە خەفەریات لێرە داخراوە بەڵام لێرەوە ئەمڕۆ دکتۆرێک گواسراوەتەوە ئەبێ دەست بەکار بێ ینی واتە لە داهاتووە هەوڵێکمان داوە دوایەوە ئەم 2 مانگە کە داخراوە هەوڵێکمان داوە بتوانین ئەو پزیشکە لێرە دەست بەکار بێ و بەگەڕیخینەوە ئێمە قورگ و گەولوتەکەین بەڵام بەهۆی وەکووتم ئاماژەم پێکرد پێشتریش کە ئەو کاتە عملیاتمانیشە کرد 1 ڕۆژ بوو نەمانەتوانی هەموو بەشەکان ئەکتیڤ بکرێت وەکو ئێستا ئێمە دکتۆری پزیشکی ژنان و مناڵبوونمان هەیە ئەکتیڤمان نەکرد نەمانتوانی و هۆڵی نەشتەرگەریەکانمانیش ڕێکخراوی جیایزەت بۆی تەواو کردین ینی نەماوە بە هەموو تەجهیزاتەکەی لەسەر بەڕێوەبەرایەتی کشتی تەندروستی گەرمیان کرا و بیناکە لەسەر ڕێکخراوی جیایزەتی ئەڵمانی کردی ئەمانە تاو بووە لەم ڕۆژانە ئەوانە تاو ینی هەم تاو ئەوشتانیش تاو بووە ینی 3 ساڵی بە تاو بە ئەجیزەوە هەمانە ئێستا ئەتوانین لە یەک کاتە 3 بەش عملیات بکەواتە مەسم بوون منە قورگ و گەولوت ژنان و مناڵبوون نەشتەرگەری گشتی واتە ئێمە توانین بۆکوانەی فدقە ڕێخۆڵی کوێرەیە ئەو عملیاتانەی لەگەڵ مناڵبوون و قورگ و گەولوت و تانەت هیچ عملیاتێک نەکرا عملیاتی بچوو کراورد یانەوەی کە پێویستی بە بەنجکردنی لۆکاڵەوەتە موضوعی بەنجی موضوعی کراوە بەڵام وەکو بەنجی عام و نەستەرگەری گەورە نەکراوەنە ئێمە ئەتوانین پۆڵێنی کێشەکان بکەینە 2 جۆرەوە کێشەی گشتگیر هەیە واتە تایبەت نییە لای ئێمە و کێشەی تایبەتمان هەیە کێشەی گشتگیرەکان ئەوەیە کە بودجە لە ئێستاە نەختینە لە بەخەکانە نیە ئەمە کێشەیەکی گشتگیرە و کێشەی گەورەی بۆ هەموو نەخۆشخانەکانی ئەم سنوورەی پارێزگای سلێمانی دروست کردووە ئەمە کێشەیەکی گشتگیرە واتە ئێمە زۆر تەسیری تێکردوین ناتوانین پلانەکانمان وەکو خۆی جێبەجێ بکەین چونکە کۆمپانیەکان لەگەڵمانە تعامل ناکەن چونکە ئێمە ناتوانین ئەڕۆن کە پارەی کاش لە بانکەکانە نییە تعامل ناکەن واتە تعاملیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی کشتی تەندروستی گەرمان و گرێبەستەکانیان پێوە چونکە پارەیان بۆ سەرف ناکرێ ئەمەیەکە لە کێشەکان کە لە هەموو خەسەخانەکانەیە کێشەیەکی تر ئێمە وەکو خۆمان هەندێک میلاکات وەکو ئاماژەمان پێ کرد سڕکردنەوە ئێستا هەوڵێک درراوە کە یەک نەخۆش ئێمە پێویستمان بەسییانە لە یەکاتە پسپۆڕی چاو لای ئێمە ئامێرەکانمان هەیە خۆشبەختانە لەگەڵ کارمەندیش هەندێک کارمەند چونکە ئێمە لە نەخۆشخانەی گشتی کفری تا ئێستا لە 2014 کەس تەعین نەبوو تەعینات پێشتریش هەر کەم بووە لەم سنوورە کە ئەمەش کێشەی بۆ دروستکردن هەندێک کارمەندمانەیە کە تەمەنی ڕاستە نەگەشتوتە خاننشین بەڵام هەندێک بەش ناتوانین بکەنەوە لەبەر نەبوونی کارمەند بودجەکەمان کرد کێشەی دەرمان دەستی پێ کردووە و لە چەند مانگی داهاتووشەکە لەسەر ئەم ڕیتمە بڕوە کێشەکان زۆر گەورەترە بێ تاقیگە چەند فەحسێکمان نیسە کەمی کردووە ئێمە چەند فەحسێکی زەروری کە بۆ مناڵ و بۆ ئەوانەی نەخۆشی فەحسی فرەتینە فەحسی غودەیە چونکە 3-4 هینەیە دوانی کەمی کردووە تقریبا نزیکەی 5 فەحس کەمی کردووە لە ئێستاە